لە ژوورێکی سادەدا بەدەم گۆرانیەکانی نیشتیمانەوە شوکرا حوسەینی کاتەکانی ڕۆژانەی بۆ هونەرەوە بەسەرەبات هونەری زەخرەفە و نووسینی ئیسلامی لەکوێشدا لە ئەمریکا. کە هاتم بۆ ئەمریکا هەستم بەوە کرد کە جیاوازی ناکەن لە نێوان ئەوەی کە مسلمانی یا ئاینی تر. من نازانم حکوومەتەکەی چۆنە، بەڵام خەڵک سێری تۆ ناکەن وەک ئەوەی مسلمانی یا کریسچیان وەک هونەر لە کارەکانم دەڕوانن. لەو شوێنەی ڕێکخراوێکی کریسیانەکان بۆیان دابین کردووە. تەلەفۆنێکمان بۆ کرا زانیمان شوگرا دێت ئەو هاتوو چیرۆکەکەی لەگەڵ ئێمەدا باس کرد. هۆکاری ئەوەش کە دەیەوێت لە ئەمریکا بمێنێتەوە. بەخێر هاتنمان کرد و لە نێو کۆمەڵگاکەشمان خۆشەویستی زۆری خەڵکی بەدەستهێناوە. ئەم خانمە ئەفغانیە لە خێزانێکی هەژار هەڵکەوتووە. لەو کاتەشەوە کە لە ئەمریکا دەژی بڕیاری داوە بە هونەرەکەی شەڕی ژیان بکات. لەم 6 مانگەی یەکەمی لە ئەمریکا نیگارەکانی پەرتووکێکی کێشاوە و پێشانگایەکیشی کردوتەوە. بەلای زۆر کەسەوە گرنگ بوو چونکە هونەرێکی جیاوازە لەوە بەر دیزایانی هۆنراوە وهانە بوو دیزاینێکی ئیسلامی. بیرۆکەکە وابوو بەشداری پێکردنی خەڵکی جیاواز لە وڵاتی جیاوازەوە. من خەڵکی ئەفغانستانم بەڵام شێعرەکانی هی خەڵکی وڵاتی ترە. ئەم کچە جلوبەرجی ئیسلامی دەپۆشێ. هونەرەکەشی لە دێرینەکانە و تانوپۆیەکی ئیسلامیانەی پێوەیە. بەڵام لە وڵاتێکی زۆرینە کریسیان چۆن جێگای ئەم هونەرە دەبێتەوە؟ لەبەرەوەی ئەوە ئامانجی منە هونەرەکەم خۆش دەوێ و هەمیشە دەمەوێت لەگەڵی دابم و کاری هونەری بکەم. ناتوانم کارە هونەریەکانم بوەستێنم. ڕاستە کارم نییە بەڵام سەرقاڵم بە هونەرەکەمەوە. لە ڕابردوو ئەفغانستان وڵاتێکی پڕ لە هونەر و جوانی سروش بووە. بەڵام شار 40 ساڵە بەرۆشی ئەو وڵاتەی بەرنەداوە. دەبێت چەند هاوشێوەی شوگرا لە نێو گوندە دوورە دەستەکانی ئەفغانستان و کابوڵ و شارەکانی دی دەستڕەنجین بن بەڵام کەس دەنجیان نەبیستێ و ڕەنجیان نەبینێ. لە وڵاتەکەی من ئەفغانستان زۆربەی ژنان لە ماڵەوەن توانیان هەیە دەشخوازن شتێ بکەن بەڵام دابوونەریت و زۆر هۆکاری تر ڕێگرە. ئەم خانمە ئەفغانیە هیچ مامەڵەیەکی فەرمی نییە بۆمانەوە لە ئەمریکا. ڕێکخراوێکی کریسیان شوێنخە و خۆراکی بۆ دابین کردووە و ژوورێکیش بۆ پەرەپێدانی هونەرەکەی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ویلایەتی مەریلاند.